بەنسبەت پاڵەوانتی یۆرۆ کە تایبەتە بە هەڵبژاردەکان و تایبەتر بە کیشوەرەکان تایبەتە بە کیشوەری ئەوروپا کە تێیدا 24 هەڵبژاردە بەشدارن لە یاری یەکەم کە هەڵبژاردە ئیتالیا ئەو هەڵبژاردەی تورکیا ڕوبەڕوو یەکترە بنەوە بە پێشبینی خۆم وەکو بینەری هەڵبژاردە ئیتالیا پێم وایە هەڵبژاردە ئیتالیا سەرەکەوێت کە ئەمەش بە تایبەتر پێم وایە هۆکاری ئەوەیە کە لە دوای مۆندیال 2010ەوە هەڵبژاردەی ئیتالیا بەڕاهێنەرایەتیمان چینی توانیوێتی تیپێکی ڕێکوپێک و منەزەم دابمەزرێنێ پێم وایە هەڵبژاردە ئیتالیا سەرەکەوێت بەڵام وەکو نەتیجە ناتوانم دروست بڵێن بەو ئەنجامە بەڵام پێم وایە ئیتالیا سەرکەوتوێ بێت سەبارەت بە یاری ئەمڕۆ یاری تورکیا و ئیتالیا یاریێکی بڵێم بە تو بەهێز دەبێت بەڵام پێشبینی خۆمە و ساڵ یۆڕۆیەکی بەهێز دەبێت و خاستەرە کۆمەڵی یەکەم کە پێکات لە ئیتالیا و سویسراوانە یعنی ئیتالیا لە یاری دۆستانەکانیش یعنی بە عەماسەتێکی وە یاریزانەکان یاریان ئەکرد یعنی پێشبینی من ئەو ساڵ و یۆڕۆی ئەم ساڵ یعنی سێفەرەکە بربژێرن بۆ کاسەکە هەر لێکە لە ئیتالیایە یەکەم ئیتالیا دوم هۆڵندا سێمیش بەڕاستی فەڕەنسا ئەو سیانە بربژێر یەکە من پێشبینیەکەشم بۆ یاری ئیتالیا و تورکیا پێم وایە ئیتالیا دەباتەوە دوو بە هیچ. سەبارەت بە یاری هەڵبژاردەی ئیتالیا و تورکیا پێش هەموو هەر پاڵەوانتێک یەکەم یاری بۆ هەموو هەڵبژاردەی زەحمەتە و هەردوو هەڵبژاردەش تا ڕادەیەک ئاسیان نێکە و نزیکە بەڵام ئیتالیا بەم چەند یاریە دواییداوە بە بارودۆخێکی زۆر باش تێپەڕ دەبێت بە تایبەتی لە دوای دەست بەکاربوونی ڕاهێنەرمانشینی هەڵبژاردەکە ئێستا لە بارودۆخێکی جێگردایە ئاسێکی باش پێشان دەدەن و لە هەم لە تەسفیاتی کاسە لە عالەم بۆ جامی جیهانی ساڵی 2020 ئێستا لە پێشەنج کۆمەڵەکە وە لە ئێستاژە لە یارە دۆستانەکان و لە یاریەکانی ئومەم ئەوروپاش ئاسێکی بەرز پێشان دەگەشتۆتە قۆناغی کۆتایی وە لە ئێستاشدا بە شێوەیەکی زۆر باش بۆ ئەم پاڵەوانتی ئامادە بۆی پێشبینی من بۆ یاریەکە ئیتالیا یەک بە هیچ براوە دەبێت بەڵام بێگومانە هەڵبژاردەی تورکیاش نیەتیریشی ئاسان نابێ بە ڕای من لە هەموو یارە نێودەوڵەتیەکان لە هەموو خولەکاندا یاری یەکەم یاریەکی بەهێزە و یاریەکە کە هەموو هەڵبژاردەکان خۆیان بۆ ئامادەکەن بەڵام بەڕای من هەڵبژاردەی ئیتاڵیەکە زیاتر بەهۆی ئەو یاریزانە نەیکەیتیان پێم وایە هەڵبژاردەی ئیتالیا سەرەکەوێت 3-1 بۆ ئیتالیا.